من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندە چەندین پرۆژەی جۆراوجۆری خێرخوازی هەیە و هەر جارە و پرۆژەیەک پێشکەش بە هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەکات. یەکێکیش لەو پرۆژانەی کەوا جێی شانازی ئێمەیە کە لە ڕێگەی خێرخوازانی وەکو ئێوەی خۆشەویستەوە بەردەوام هاوکاری و کۆمەچی منداڵانی بێباوک و هەژارەکانە لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە شاری سلێمانی 100 منداڵی بێباوک لە ڕێگەی خێرخوازێکەوە و بەشێک لە سنووقی منداڵانی بێباوک لە دەستگای خێرخوازی بەخشین لێرەدا بەسەر دەکرێنەوە و بۆ هەر منداڵێکی بێباوک بڕی 100,000 دیناری پێدەبەخشرێت. با بزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە دەبەخشن چۆن منداڵانی بێباوک دڵخۆش دەکەن و بەشێک لە ئازار و منێتەکانیان کەم دەکەنەوە. پێشەکی سپاسی خۆی گەورە ئەکەین کە ئەم مرۆڤە چاکانە دروست بووە و هاوکاری ئەم هەموو مناڵە بێباوکە ئەکا تەنانەت کە ئەوەیش کە بێباوک نەبێت جاری وایە شتی وا ئەبینین لەوانەیە ئێمە لەوەتی خراپتریش هەبێت. من وەکو خۆم 6 مناڵم هەیە، حەوتم هەبووە یەک دانیان هەتیونەبووە، 6 مناڵەتیون بەخێو کردووە. ئەگەر ئەم خێرخوازانە نەبێ هیچ معاشێکم نەبووە، تەنانەت ئەو نەمنان کردووە تووشی فەقەرات و ئینزیلاغ بووم. ئێستاش 5 مناڵم لەلایە، هیچ معاشێکم نێ، هیچ موشەیەکم هەیە. باوەڕ و قەنەعەتە بەخوای گەورە نووسیمە بەخشین لەسەر مۆبایلەکەم کە جەرەسی بەخشینیت زۆر دڵخۆشم. من خۆم لە خۆما زۆر دڵخۆشم. ئەڵێم سەیدکەن ئەوە بەخشینە پەیوەندی کردووە، بەیانێتم پێویستەکانی خۆمی پێکردم، هەرچەند بێخوانێ بڕێ بەزێو بێ. زۆر باشە و زۆر هاوکاری ئەم مناڵە بێباوکانەکەن. مناڵەکانشمان تەنانەت دڵخۆشن، بە دەفتەرێ، بە قەڵەمێ، بە 50,000 بە هەر شتێ بێ ئێمە دڵخۆشین و سپاسانەکەین و خی گەورە پاداشتی ئەو کەسانێش بێتەوە کە هاوکاریمانەکەن لە قەڵەمێک و هەتا دەفتەرێ تا جوتێ پێڵە هەتا 100,000 تا 50,000. ئەگەر 5,000 پێ نەبێ بەخوا تەکسێک هەڵۆ ناگرێ. ئەگەر 250 و کەم بێ بەخوا کە بە 500 نارە پاسەکان هەڵۆ ناگرێ. بەڕاستی ئەمە زۆرە بۆ ئێمە ئەم هاوکاریانە هیوادارم یەکەم جار و ئەخی جاریش نەبێ چاوێن لە مناڵی هەتیوە بێ چاوێن لە مناڵی هەژارۆ بێ. من وەکو خۆم زۆر هیلاکم، وەکو خۆم زۆر هیلاکم. خواخوام کە جەرەسێکم بۆیە سەیرەکەم مەڵم بەشک و بەخشین بێ هاوکاریەکەمان بۆ بێ. دەستان خۆش بێ و سپاسانەکەم. تا دەستخۆشی لێ بەڕێزەکەم لە دەستگای خێرخوازیەکان. بەڕاستی ئەم خێرخوازە دەستخۆشێکی زۆری لێ ئەەکەم لەبەرەوەی من 3 کچم هەیە. بەڕاستی هیچ معاشێکی وامان نییە، زۆر دڵخۆشین بۆ خێرەی کە ئەوەی کا بە ئێمە. خی گەورە لەم دنیا و لەو دنیاش پاداشتی باتەوە. بەڕاستی زۆر باشە بۆ ئێمە. ئێمە هەر ئەوەنەی پێڵین ئەڵێن خی گەورە پاداشتێ باتەوانێ لەم دنیا و لەو دنیا. بەڕاستی دەستخۆشی لە مانیەکەی زۆر هیلاکە بن بە ئێمەوە، وەڵا بەبێ هیچ بەرامبەرێک یعنی لەگەڵ ئێمە زۆر هیلاکەن. دەستخۆشیش لەو خێرخوازاکە هیواداری نمونەی زیاد بێت لەبەرەوەی زۆر باشە بۆ ئێمە. پێداویستی ئێمە و مناڵەکانمان دەرێنێ. دەستان خۆش بێ بۆ ئێوە. ئێستا من حالیان خۆم ئەمێ بچم بۆ بازار پێیبەم بە کتێب و دەفتەر بۆ مناڵەکان، ینی پێداویستەکانیان زۆر پڕاکاتەوە بۆ ئێمە. زۆر باشە دەستخۆشی لێکەن، هیواداری نمونەی زیاد بێت. هیوادارین لەبەرەوەی دایکان ناتوانن بێباوکی زۆر ئەستەمە ناتوانانی تۆ معاشە نەبێ و هیچ نەبێ. گەر خێرخوازەکە نەبێت تۆش لە شو ئەتوانیت. بەڕاستی دەستخۆشی لێکەی نمونەی زیاد بێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان. سەرەتا زۆر سپاس بە خۆی گەورە کە ئێمە لێرەیە کۆ کردەوە. من وەکو خۆم خوشکی مناڵێکی بێباوکم کە 2 مناڵی هەتیومان هەیە هاتوونەتە ئێرە دەستگای خێرخوازی بەخشین ئاگاداریان کردوونێتەوە کە بە بەخشیشێک کە بەخشێ بە مناڵە بێباوکەکان. زۆر سپاس بە خۆی گەورە بۆ ئەمانیش زۆر یعنی ضرورەکە ئەو ئەگەر بەشێکی بچووکی پێداویستی ژیانی ئەو بێباوکانش بێ پڕیەکاتەوانێ.
بەڕاستی زۆر دڵخۆشین ئەگەر بە بەخشیشێکی کەمیش بێ مناڵە بێ باوکەکان زۆر دڵخۆشە بن هەتیوەکان دڵیان خۆشە بە هیوادارم هەموو خێرخوازێک ئەوەی توانای هەیە ئەگەر لە 250یەکی شەو بێ هەتا هەرچەنێک خۆیان توانایان هەیە بیبەخشن بەم دەستگایە بە مناڵێکی بێباوک بە هەتیوێک بە فەقیرێک هەتا ئەمانیش بتوانن لە ڕێگەی ئەوە خێرێکی لێ بکەن دڵی مناڵێکی هەتی و خۆشکەن دڵی بێباوکێک خۆشکەن هیوادارم هەمویان نمونەیان زۆر بێ و چاو لە مامکەن ئیشاڵڵا خۆی گەورە لیان ڕازی بێ زۆر ئاسانە ئەو هاوکاری کە ئێوە یکەن ئەگەر لە 250 بێ ئەگەر لە یەک لێنسێکی ئاواوە بێت زۆر ئاسانە بۆ هەتیوان یعنی یەک بڕواکە یەک کلێنسی یەک پەڕی ئاوا بیان بەدەستی هەتیوێک زۆر بۆ ئێوە شانازیە بۆ ئێمە زۆر سوپای سوپای گەورە ئەەکەین کە ئێمە ئاوا بەسەر کردوتەوە کە ڕێزی ئێمە ئەوە بەرز هەڵسانگاندووە لەگەڵ محەممەدی نازدار صلی الله عليه وسلم. سەڵاو ڕێزم هەیە بۆ خێرخوازانە و بۆ ئێوەش ئەگە دەستی یارمەتیان درێژ کرد و فەقیر و هەژارە بۆ بێ باوکانە خوا خێریان بنووسێ و خوا لە دەستیان کەم نەکا خوا هەر سەرکەوتویان کا بۆ ئێمە زۆر دڵخۆشین ئێمەش و مناڵەکانیش ئەگەر ئاوا یارمەتیان نەدەن دایم چاوەڕوان بە تەلەفۆن ئێوە تەلەفۆن بکەن و یارمەتیان من زۆر من ئەوە دووچین مناڵی هەتیوم بەخێو کردو بەخوا لە هەشتاوێکەوە لێم قەوماوە سێ مناڵدوانیان مشیریە خوارد بەخوا گەورەم کردن کوڕێکم کردە خاولا بەخوا بەخوا 25 ساڵ و عەمری خوای کرد ئێستا هیچ کوڕێکی بۆ بەجێشتم ئاینە ساب دانیشتمەتەوە سەر لە نوێ مناڵی هەتیو بەقێوەکەم هەردوو بەدوین بەخوا خوا خێرتا نووسێ و خوا لە خێری دەرنەکا بۆ خاتی قورئان خوایەش سەرکەوتووکە ئەو خێرخوازانەش ئەگەر دەست یارمەتیان بۆ درێژ کردوون یا ڕەبی سەرکەوتوون و خوا عەمریان درێژکا هەموو نیوێژێک و هەموو ڕۆژێدی ئان بۆکەم بەخوا بۆ ئێوەش بۆ خێرخوازانەش ئەگەر دەست یارمەتیان درێژ کردو بۆ ئەو هەتیوانە بۆ بێوە ژنانە بۆ فەقیرانە بۆ نەخۆشانە خوا خێریان بنووسێ خوایە خوا سەد ئەوەنە ڕحم چێتە دڵیانە و سەد ئەوەنە بارێ بەسەریانە خوایە نانی کەم نەخۆن و خوا ڕحمیان پێ بکە. کاتێک توی خێرخواز و بەخشندە بەدڵە میهرەبانەکانت بڕیاری بەخشین دەدەیت بۆ ماڵێکی بێباوک بۆ هەژارێک بۆ نەدارێک بۆ کەسێکەوە پێویستی بە هاوکاری و کۆمەچی تۆ خێرخوازەیە زۆر جا قەڵەمێک ئەبەخشی دڵی منداڵێک خۆش دەکەی ئایتیدای لە زەرفێکی ئاوا 100,000 ببەخشی منداڵێکی بێباوک تۆ بڵێت چەندێک دڵی خۆش بێ و چەندێک دوعای خێرت بۆ بکات و چەندێک ئاسوودە دەبێت بۆی ئێمە لێرەوە سوپاس و پێزانین خۆمان ئاڕاستی ئەم برابەرەزا ئەکەین کە توانی دڵی زۆربەی منداڵانی بێباو خۆش بکات و هاوکارێکی باشی ئاڕاستەی دەستگای خێرخوازی بەخشین کرد هەمیشە بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئێمە دەتوانین منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان دڵخۆش بکەین بۆی هەمیشە بیر لەوە مەکەرەوە ئاخۆ دیارێکەت چەندێکە و چۆنە بیر لەوە بکەرەوە هاوکاری و کۆمەچەکانی تۆ و چەندان کەسی وەکو بەڕێزت ئەبێتە پرۆژەیەک لەم چەشنە و منداڵانی بێباوک و هەژارەکانی پێ دڵخۆش دەکەن هەمیشە ببەخشن تاوەکو منداڵانی بێباوک و هەژارەکان دڵخۆش بکەن. بەخشین
نەوەی بێکەسان. بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵای خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان، وەکو بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ لە سنووری دەواازەی ڕاپەڕین هەڵدەسین بە دابەشکردنی 2 کورسی شەحن بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کۆمەڵێک هاوکاری مادی بۆ کەسانێکی کەم درامەت و خەڵکی نەخۆش. خۆشەویستان، لەم راپۆرتەتا ببینن کە ئێوەی بەڕێز و خۆشەویست هاوکاریەکانتان دەنێرنە دەستگای بەخشینی خێرخوازی. دەستگای بەخشینی خێرخوازی بە ئەمانەتەوە دەیگەێنێتە خەڵکانێکی مستحق و خەڵکانێک کە پێویستیان بە هاوکاریەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستە. نام عائشة أبو بكر أحمد دانشتوی سەر و چاوەمە کاسب کار نییە کەس نەگەردانێ بەخۆ بەو پیرەدا قسە دەستێ خۆین. ژیانتان چۆنە؟ وەڵی ژیان چ ناگوزێت دایکت نەخۆشە چێتی؟ وەڵی داکم چاوی نابینن لاقینینە دەبی بەدەستی هات خوا دەبی بێمە چێن دەرێتە دوورە بێ جێوڕێین بەخوای بەخوای بەخۆ بچمە ئەلێرا هەینانی حازر کەمە بینمەوە چمەد بە غشتم نینە هەڕون لە خانیش بنەوڕن لە مارین هەر بچم و بێم جارانەوەی 150,000 نەدانێ باش بووین تا ئەوەند هەبوو بۆ خۆم هەمشتم پێ ئەکڕی و قەردار نەبووم بەلانیش بخوا خوا خێرە ئەو کاکێ بنووسی کاکە سووری وەڵا هەر ئەوم یارمەتێدا خوا خێران گۆژ بنووسی خوا خێرا هەمان بنووسی زۆریان یارمەتی دایم بخوای بڵێن عیلاجەکانی گرانەکە بۆی دەکڕن بخواجا خوا خێرا عالەمێ بنووسی بۆ مەکڕن ئەو دکتۆر محەممەد لەو بەریە ئەوم بۆ دینی بۆ میش ئێ پشتێ بە زۆری ئەو دینی دکتۆر قادر لە عاجای ئەوم بۆ ئەداتێ ئێ من ئەو ژیانتان لەسەر چیە خەڵک خێرتان پێ بەس خێرە وەڵا یەک ئەشینە ئەمام ئاجڕێ زەزانی ئەوانم 100,000 نەدامێ شوتی پێش ڕەمەزانی چی کار نەدایمی بەڕاستی پێش ڕەمەزانی لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ ئێوە هێناوە بە ئومێدەی کە بۆ ماوەیەک ژیانتانی پێ بەڕێ بکەن و ئەوە هاوکاری خەڵکی خێرخوازە بۆ ئێوە خوا بەخێرێن و خوا خێرێ بنوویسی و زۆر مەمنون و بەخێرێنە سەر ئەو چاوەی ڕۆبی خوا خێرێ بنوویسی ڕەبی هەر نمونە و زیادبی یا ڕەبی سەلامەت بن خوا یا ڕەبی زۆر بەخێرێنە سەر چاوان خوا بەخێرێن. أحمد طاهرة خيزاني أبو بكر محمد عبد الله والله دقا خير خوازك خزمك أشتك يارمة الندى بخواي هز جيانية كست كاسب كارمية والله جاو عزكم هيو هۆکاری چی بۆ کەوتووە سەر جێگا؟ هۆکارێکە والله لەهیکەوە بجاردەی لێدا و دوو جاریشی لێدا عن تقریبا 8 مانگە نوتقینیە دووبارە لێداوە جەڵدەی دەماغی لێدا لە ئەوەلەکەی لە ڕاستەیدا تقریبا برەخۆ لە 5 سارانەدا 5 سارە ئەلعانش دووبارە 8 مانگەبی لە مێشتی داوە چ نوتقینیە. ئێوە ژیانتان لەسەر چییە؟ والله دەگەر خێر خوازێک خزمەک لەخۆ چ کاسب کارم نییە باز بەخۆمە عیلاجەکانی گرانن والله عیلاجەکانیش والله هەممانجێ هەبی و نەبی دەبێ هەلۆی بکرم بە 120,000 150,000 ئەوە جاری هۆژە بە 100,000 هەموو جارێ پێکەوە نابڕێ ئەوە زەعەتە بەخۆشەوە ئابین و بەری. ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1,500,000 وەکو هاوکاری بۆ بەڕێستانمان هێناوە کە ئەمە هاوکاری خەڵکی خێرخوازە. دەستت خۆش بێ خوا خێریان بنویسی خوا پاداشتیان داتەوە ئێ خێرخوازان ئێدە دەستگای بەخشین ئی هەمان خوا یارمەتیاندا خوا پشتیوانیان بی کە ئەمەیان بەسەر کردینەوە کە یارمەتی خێرخوا فەقیریان نەدەن ڕێبی خوا ئەزریان داتەوە لە دنیا لە قیامەت.
خەزورمە و نەخۆشە و تو 2003 جەڵدەی لێداوە و ناوی حەمەد خدرە و مەسروفی یوانەکە زۆرە و دەیبین بۆ نەخۆشخانە خۆم بەخێوی دەکەین و سپاسان دەکەن کە یارمەتیمانەدەن و نەو سەرخێزانین و ژیانەکە لەسەر خۆیەتی و زۆر دەستکورتین و سپاسی ئەو کەسانە کاوکاریمان دەکەن سپاسی ئێوەشەکەین و بەخێراتتان دەکەینەوە لەسەر جێ بۆ خۆتان زانتی 2003 و هەر خۆمان بە خێومان کردەوە دەیبین بۆ خەستخانەوەشیەوە و پێویستێکی هەر بە خۆمان کردومانەوە کەس هاوکاریمان ناکاو. خوشکی بەڕێزم ئێمە دەستگای بەخشینی خێرخوازی بەخێر بێت بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ مام حەمەد هێناوە دەستان خۆش بێت ئێوە بۆی بکەن بە مەسروف و مدەتێک کە خوای گەورە بیکات ژیانی پێ بەڕێ بکەن و بۆی بدەن بە عیلاج و ئەو پێداویستیانی کە بۆ مام حەمەد دەبێت. باشە دەستان خۆش بێ ئەمە بەخێراتتان دەکەین دەستخۆشی لە ڕێخاوی خێرخوازی شەکەین و دەخواستی لەو کەسان کە هاوکاریمان دەکەن و زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ. ناوم فریا ساڵح حەکیمە دانیشتووی شاری ڕانیەمە لەگەڵ ڕێکی جێوەڕەش زەڕی گورچی لەم بۆ کراوە لە ڕێی خوارخوازان و مسلمانانەوە کەمە پشتیوانی خوای گەورە دومیش بە پشتیوانی خێرخوازان دایم هاوکاریان کردوم ئێستاش پێویستیم بە هاوکاریە دایم دەبێ حیلازەکان بەکار بێنم پێویستم بە حیلازکردن و دایم بەکاریان بێنم دەبێت داوا لە مسلمانان دەکەین دایم یارمەتی و هاوکاریمان دەر ئێمە هەموو نەخۆشان چونکە ئێمە دوای پشتیوانی خوای گەورە پشتیوانی خوای گەورە پێویستمان بە هاوکاری مسلمانان و ئیماندارانە کە هاوکاریمان بکەن و یارمەتیمان دەن ئەو کەسانش دەیان وێستا سەدەقەکانیان بە فیڕۆ نەسن دەتوانن تەسمیلی بەرنامی بەخشینیکەن ئەوش دڵنیا بن لەوەی کە دەگەینیتە شوێنی خۆ و هاوکاریەکان دەگاتە شوێنی خۆی دەستخۆشی لە بەرنامی بەخشینیشەکەن کە دایم یارمەتی ئێمەیان داوە و هاوکاریان کردو یارمەتی دەری ئێمە هەموو نەخۆش و خاوەن پێداویستەکانی تایبەتن ئێمە نەخۆشەکان بەسەر دەکەنەوە پشتیوان دوای پشتیوانی خوای گەورە پشتیوان بەخوای گەورە بێت دوای پشتیوان بە خێرخوازان بە بەرنامی بەخشین کە دایم بەسەرمان دەکەن و بەسەریان کردوونەوە لە هاوکاریەکان بەردەوام هەبەردەوامیش دەبن ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە و پشتیوان بە خێرخوازەکان. حیلازەکان بەڵێ گرانە حیلازەکان شڕوو بەکێ بە 90,000 حەبەچیان 50 دانی تێدا بە 50,000 یعنی تقریبا 250,000 تەکلیف دەکا مانگان ئەگەر نەمان دەنێ بەس ئەوەی هەر بێ لەو سنتەری دەمان دەنێ ئەگەر نەبێەوە دەبی بیکڕین ئێستا دەبی بیکڕن ئەو بۆ 15 ڕۆژان ئێستا داوینێ دوای ئەو 15 ڕۆژانە دەبی بیکڕین و بەکاری بێنی ناکرێ بەکاریشینێ ئەگە بەکاری بێنەوە یعنی عملیاتەکە زەرر دێنێ ئەبێت تا چەندێکی تر تۆ هەر عیلاج وڵای هەتاما هەر دەبی بەکاری بێنم مامۆستا باڵێ دەبی عیلازەکان یعنی بەردەوام بخورێن ئەگەر نەخۆی گورچیلەکە دەوەستێتەوە ئەو نەخۆشی یعنی دایم وایە ئەوەی بیکردبێ دەبێ هەر بیخوە ئەو عیلازانە هەر بەکار بێنێ یارمەتی گورچیلەکەی دەدا بڵێ بەڵێ بۆی تێکەڵاو بێ لەگەن جسمت تێکەڵاو بێ و یارمەتی دەریت ئەو عیلازە یارمەتی خۆکە سوورەکانی خوێن دەدا بۆی عنی زیاتری شێ بکەن و گەشاوە بن ئەگەر نەدەی لە دەست دەدەی گورچیلەکەی. کاک فریاد ئێمە وەکو دەستگای بەخشینی خێرخوازی بڕی 1 ملیۆن دینارمان هێناوە بۆ بەڕێستان کە خی پەروەردگار لە خێرخوازانی قبولکە ئەو هاوکاریانی کە دەیگەێنە دەستگاکەمان ئێمەش گەیاندومانەتە دەستی یەکێک لەو بەڕێزانە کە جەنابتی بۆ ئومێدەی بۆ ماوەیە کە بتوانی ئەو عیلاجانی کە بۆ دانراوە هاوکارێک بێت و عیلاجەکانتی پێ بکڕی مەش دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و دەستخۆشی لە هەمویان دەکەین لە ستافەکەی و خوای گەورە سەرکەتوویان کە خوای گەورە چاکەی چاکارن و ناکە هەر دینارەشی دیکە دەیبەخشم دەدێن مسلمانی جاڵا خوای گەورە بە هەزاران چاکە و بە هەزاران چاکە لە تای ترازویەکانیان زیاد دەکات و دنیاش بە هەزاران ملیۆن دینار بۆیان قەرەبوو دەکات و ئینشاءالله دەستان خۆش بێ خوای گەورە زیاتر دەستان کراوە و زیاتر سەرکەوتوتان کا زیاتر هاوکاریتان بێ خوای گەورە ئەو مسلمانەش بپارێزی لە هەموو خراپ و خراپەکارێک و زیاتر هاوکاری و یارمەتی دەریان بێ بۆکردنی خێر و چاکە و سەدەقەکاری چونکە ئەوانەی ئەو سەدەقەی دەیگەنە دەستی بەرنامی بەخشین دڵنیا بن لەوەی کە دەگاتە دەست ئێمەی نەخۆش و بە فێڕۆناسێ و هیوادارین هەر ئەوە بەردەوام بن یارمەتی بەرنامی بەخشینیش دەن بۆی ئەوانیش یارمەتی ئێمە بدەن و هاوکاریەکان بگاتە دەست ئێمە و خوای گەورە یاری و یارمەتی دەریان بێ و خوای گەورە ئازوو پاداشتی زۆریان داتەوە.
سەرەتا بەخێراتنتان دەکەم بە خێربێنیەوە سەرچاوم دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم کە کەناڵێکی خێرخواست کە هەستاون بۆ ئیشەی بۆ کوڕی من کە ئەو پاسکلتەی پێبوو ئەوە نەفەرێکی دەویست پاڵی دا بەڵام ئێستا کەسی نایە لە خۆی بەزار بێ من دەستخۆشتان لێ دەکەم کە ئەو پاسکلشانتان بۆ کوڕی من هێناوە هیوادارم نمونەتان هە زۆر بێ و دەستخۆشتان لێ دەکەم کە هەستاون بۆ ئیشەی حەزەتیان کێشاوە لەوێ ڕاهاتوون ئێستا پێویستی بە کەس ناکات بەخۆی دەتوانێت بڕوە بۆ سەرجادە بێتەوە لە خۆی بەزار بێ بەڵام جاران نەیەتوانێت بۆ پاسکلتە نەفەرێکی دەویست هیوادارم نمونەتان هەر زۆر بێ و زۆر مەمنونم کە هەستاون بۆ ئیشەکە کەناڵی خێرخواست کە ئیشاڵا نمونەتان هەر زۆر دەبێ و خوا خێرەتان بنووسێ پێژان ئەو هەڵواندوە کەسێک پاڵکوێنەما پێشدەرگای بەزەی ساوم بواتە بۆ خۆم سم پێی دەستمە پێشدەرگا دوکانی شتی پێ دەکەوم شەنگە قادرە دانیشتی سەرکەپکانم من لە مناڵیەوە ئاوام بەڵام لەبەر ئەو حاڵەتەی ئێستامەوە نەمتوانی بچمە قوتابخانەش بەڵام ئەلحەمدوللا ئەو ساڵ ئیشاڵڵا دەخوێنم ئەم هەفتەیە پۆلی یەکەم هەفتەیەکە بوومە بە پۆلی یەک هەروەها زۆر سپاسی کەناڵی بەخشینی دەکەم بە نامی بەخشین ئەو کورسیان پێ بەخشین ئیشاڵڵا ئەوجا پێیسم بۆ نابێ خوشک و براکانیان دایک و باوکم عەزیز و بمگەڕێن بە حاربانەکەم بۆ خۆم ئیشاڵ هاتوچۆەکەم زۆر سپاسان دەکەم ئێوە هەمیشە بۆ فەقیر و کەمەدانەکان زۆر باش بخوا خێرتان بنووسێ مناڵی بێباوگیان هەندێک کەسی فەقیر هەیە ئێوە پشتگیریەکەن بەڕاستی ئێوە زۆر کەسانی باشن خوا هەمیشە پاداشتان باتەوە ئێستا من زۆر لە مێژە پێویستم بۆ عارەبانەیە بەداخۆ پێمان نەکراوە بەڵام ئێوە بە چاکەی خۆتان بۆ منتان کرد زۆر سپاسان دەکەم مەمنونتانم من ئێستا دوو چاکەم بۆ کراوە سەرەتا ئەوەمە بووم بە پۆل یەک بە حاربانەکەم ئەتوانم خوێندنەکەم بەڕێ بکەم ئەوە بەرنامەی بەخشینیش زۆر سپاسیان دەکەم حاربانەکەیان دا بە من بەخشیانە بە من سپاس خوای گەورە ئەەکەم ئەو دوو ئاواتانی بۆ من هێنایەدی زۆر سپاسی کەناڵەکەشتان ئەەکەم و هەروەها بەرنامەکەش خوا بتان بارێز و خوا پاداشتان باتەوە ئینشاڵڵا خوا خێرتان بنووسێ هەر سەلامەت بێت
سلامة رفيقة كمان. رفيقي من المكتب نايف شنقية زور شنقودية هوادارم دڵخۆش بێ و حاڵبانەی سپاسی ئێوە دەکەم. زۆر حەزی لێ بوو ئەو دیاریە وەرگێ هەموو ڕۆژە بەمنی دەگو پێیان تخوا بە ئەو دیاریە وەرگن ئینشاڵڵا وەریەگری چونکە دڵی خۆشە من لەو زیاتر دڵخۆشترم. دەستخۆشی لە کەناڵی بەخشین دەکەم کە ئەو حاڵبان پێشکەشی کردو بە شەنگەخە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ یەکێک لەو کار و چالاکیانەی کە ئەنجامی داوە نووسینگەی بەخشینی خێرخوازی لە شارۆچکەی عەربەت هەستاوە بە کردنەوەی خولێک بۆ فێربوونی درومان بۆ کۆمەڵێ خوشکی بێ هاوسەر و کۆمەڵە خوشکێک کە سەرپەرشتی منداڵانی بێباوک دەکەن. خۆشەویستان مەبەست لە ئەم خولانەی کە دەکرێتەوە بۆ خوشکانی بێ هاوسەر و خوشکانی سەرپەرشتیاری منداڵانی بێ ناز و بێباوک بۆ ئەوەیە کە ئەم پیشەی درومانیە بێتە مایەی پەیداکردنی بژێویەک بۆ منداڵەکانە. لەم راپۆرتەدا ببینن کە خوشکانی سەنگین و بەڕێزمان چەند دڵخۆش و چەند سەربەرزن بەوەی کە بەشدار بوون لەم خولە. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی دەستخۆشیتان لێەکەم بە خێراتنتانەکەم بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاستانەکەم بۆ ئامادەبوونتان. بەرنامەی بەخشین ڕێکخراوی عەربەت من دەستخۆشیان لێەکەم بۆ ئەم پرۆژە خێرخوازیە کردویانەتۆ. زۆر دەستخۆشیش لەو کەسانێکم کە هاوکار بوون و کە ئەم خێرخوازیان بەردەوام کردو بەردەوام بن ئینشەڵڵا و خوای گەورە لە دنیا و لە قیامەتدا پاداشتیان باتەوە. یعنی هەنێشت هەبووە من نەمزانیوە لەخوا بەزیابێت لە ڕێی مامۆستا ڕابیعاوە دەستخۆشی لێیەکەم و زۆر سپاسی هەڵوێستیەکەم خوای گەورە بیخاتە بەر جەزای قیامەتی ئینشەڵڵا کە هاوکارمان بۆ زۆر عەزیەتی پێوە کێشاوین و هەنێشت هەبووە سوودمان لێ بینی و پێویستی کردووە کە هاوکارمان بێت و سوودی لێ ببینی. دەستخۆشیتان لێیەکەم و خوای گەورە پاداشتی ئەو کەسانش باتەوە کە لەم پرۆژە خێرخوازیە بەشدار بوون و ئینشەڵڵا زیاتریش پەرەی پێ بدەن و داوا لەو سەرمایەدارانە کەم داوا لەو کاسبکارانەیەکەم کە دەوڵەمەندن هەر بە زەکاتەکانی خۆشیان بێ هاوکاری بەرنامەی بەخشین بکەن بۆ ئەوەی کە
ئەگەر ئەو سەرمایەدارانە هاوکاری دوو بەرنامەی ئا بکەن بەخوا فەقیر نامێنێ هیچ کەسێک نامێنێ بەو شێوازەکە پێویستی بە نەخۆشی هەبێت پێویستی بە ئەوە ببێت کە ببێت بە دەروازەکەرێک و بڕات هین بکات داوای خێر لە کەس بکاتەوە بۆ نەخۆشیەکی بۆ ژیانێکی خۆی بۆ پێداویستێکی خۆی من داوا لەو خێرخوازانەکەم و داوا لەو دەوڵەمانەکەم کە بەشی زەکاتەکانی خۆشیان بێت هاوکاری بەناوی بەخشین بکەن و یعنی بۆی درێژە بدەن بم بەنامە خێرخوازیە. بەرنامەی بەخشینەکەم کە ساڵ بەم خولە بۆ ئێمە کردوێتەوانەیە خی گەورە بیکاتێت تووشی قیامەتتان ئینشاءالله سەربەرزی دنیا و قیامەت بن خولەکەمان 12 ڕۆژی خەیاندووە ڕۆژانە سەعات 2 هاتوین بۆ 3:30 بڵێن جلی کوردی مان بڕیەوە ڕۆژێ بڕینمان کردووە ڕۆژی دوایتریش دوورینمان کردووە بە مەکینە کە لێرە حازر بووە ڕۆژانە الحەمدولیلا فێر بووم لەخوای گەورە بە زیابەیە ئەتوانم مەکسی بدورم ببڕم ئەتوانم جلی کوردی الحەمدولیلا باشی من سوپاسی کۆمەڵی ئیسلامی یەکەم لە عربەت ناوچەی عربەت دەستخۆشییان لێکەم خێریان بنووسی خی گەورە بیکات تێشی قیامەتیان ئەمڕۆ 12 ڕۆژی کە ئێمە هاتووی ماندووبوونێکمان بووە ڕاستە مامۆساکەشمان ماندوو کردووە ئەم مەکسیانی کە لە دووە ماوەنەوەن کە دووریمانن ئەم کەوا و هێلک و بڵین خۆماشانەکە هەمووی بڕیوانە دووریمان حازرە هەمووی بەرهەمی دەستی خۆمانن ئەلحەمدولیلانی ڕەفیقەکانی منی خوشکەکانمە لێرە هەمووان پێکەوە هاوکار بووین بەرهەمی دەستی خۆمانە سپاس بۆ خۆی گەورە. بەناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵی پەیامەکەم زۆر بە خێراتنیانەکەم و دەستخۆشیان لێکەم بۆ ئەم هەلێ بۆ ئێمەیان ڕەخسان زۆر سوپاسیانەکەم زۆر سپاسی ئەو خێرخوازەشەکەم کە ئەم هاوکاری ئێمەی کرد بۆ ئەم ژنە فەقیرانە کە هەموو مناڵمان هەیە و خێزانمان بەسەر توانین ئیشەڵا بژێوی ژیانی مناڵەکانمانی پێ بەڕێوە بەرین و زۆر سپاسی دادڕابعاکەم زۆر هیلاک بۆ لەگەڵمان ناوی کاک مەریوان و یخوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە زۆر دەستخۆشیتان لێ ئەەکەم. نەوەڵا هیچم نەزانیوە بە زەمزانیانی درۆمامەکینەکەم هیچ بڕین یەکەم نەزانی وسە تۆزە فێر بووم کچەکەشم لەگەڵ خۆمە نابووی سە کچەکەم لە مەکتەبە کچەکەشم فێر بووە و خۆشم هەر باشە کەمێک فێرم بە کچەکەم زیاتر ئیتر پەنا بەخوای گەورە گەرمەکینەکان ببێت لە ماڵەوە هەوڵ بین زیاتریش شت فێر ببین. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم لە ئەنجومەنی عربەت زۆر دەستخۆشی لە کاک مەریوان لە مامۆستا ڕابعاکە هیلاک بۆ لەگەڵمان ئەم خولایان بۆ ئێمە کردەوە 12 ڕۆژ ئێمە لەم خولایە بەردەوام بین هەموو ڕۆژێ لە کاتژمێر 2 بۆ 3:30 بەردەوام بین لەم خولە شکر لەخوا بەزیابێ الحەمدولیلا شت فێر بین هەم خۆم هەم کچەکەم زۆر سپاسیانەکەم یاخوا نمونیان زۆر بێت زۆر دەستخۆشییان لێەکەم. دەستخۆشی لە ئەو خوشک و برا بە ڕێزانە ئەکەم کەم خولیان بۆ ئێمە کردەوە فێری چەند شتێک بووین دەستیان خۆش بێ و سەرکەوتوو بن ئیشەڵا زۆر مەمنونیانم ئیشەڵا سەرکەوتوو بن ئیشەڵا زۆر سپاسیانەکەم سەرکەوتوو بن یاخوا بێەوەی بن دەستخۆشی لە نووسینگەی عەربە لەم بەرنامە سەرکەوتووە ئیشەڵا سەرکەوتوو بن ئیشەڵا دەستیان خۆش بێ یاخوا زۆر مەمنونیان هەین. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی دەستخۆشی لە ئێوەکەم لە بەرنامەکەتان دەستخۆشی لە حاجی مەریوان و دادە ڕابعاکەم خی گەورە پاداش تاماتەوە نمونەیان هەر زۆر بێهی هەمووتان ئیشەڵڵا خی گەورە چۆن ئێوە هاوکاری ئێمەکەن خی گەورە هاوکاری ئەوە بکە خی گەورە ئیشەڵڵا بەرەکەت خاتە ڕزق و تەمەنیشتان
خی گەورە بێوەیتان کە و سەربەرزی دنیا و قیامەتتان کە ئێوە هاوکاری ئێمەکەن و چاوتان لە ماڵم ناڵ ئێمە خی گەورە هاوکاریتان کا و خی گەورە نمونەتان هەر زۆرکە ئیشەڵڵە دەستخۆشی لە دادەڕابعاکەینی خی گەورە لەشی ساقکە و خی گەورە پاداشتی باتەوە و 12 ڕۆژ ئێمە لێرە ئیشمان کرد لە سعات بڵێن دووە هاتیم بۆ جای بوو خە 4 ڕۆشتینەوە خی گەورە پاداشتی دادەڕابعا باتەوە زۆرمانوە بووە وەڵای من خۆم هیچم نازانی سپاس بە خی گەورە لێرە فێریشت دووری بووم فێریشت بڕین بووم زۆر زۆر باشم لەخوا بەزیەوە وەڵا عەزیبی جامم دووری و مەکسیکشم دووریوە بەس بڵێن هی بچووکی گەورەنا کراسێکی کوردیشم دووری وەڵی کەوام نەدووری بەس فێری کراسی کوردی و عەزیبی جام و مەکسی سپاس بۆ خی گەورە وەڵا لێرە فێر بوومەینا نەمەزانی لەشی دادڕابعا ساق بێ خی گەورە پاداشتی کاگمەریوانیش باتەوە خی گەورە نمونەتان هەر زۆر کاهی ئێوەش و ئەوانش لەشتان ساق بێ بێەوەی بنیاخوا خی گەورە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم بۆکردنەوەی خولی درومانی لە شارۆچکەکەمان شارۆچکەی عربەت ئێمەش وەکو ئەنجومەنی خوشکانی عربەت هەستاین بە دابینکردنی مامۆستا بۆ ئەم خولە و ئەم ناونووسینی ئەم خوشکانە دابینکردنی شوێن بۆیان و زۆر زۆر دەستخۆشی لە ئەنجومەنی عربەت دەکەین کە لەم شوێنەی بۆ ئێمە ئامادە کردووە و ئەم خوشکانش سوودمەند بوون لەکردنەوەی ئەم خولانە بەڕاستی ئەم خولانە زۆر زەرورە لەم ڕۆژگارەی ئێمەدا بۆ ئەم خوشکانی کە بێ هاوسەرن هەم بژێوی خۆیان هەم بژێوی مناڵەکانیان دابینەکەن و هیوادارم ئینشاڵڵا لەم خولانە زیاتر پەرەی پێ بدرێت چونکە بەڕاستی ئەمە پێداویستی ژیانی ڕۆژانەی هەر خوشکێک لەم خوشکانەیە و زۆر دەستخۆشی لە خوشکی بەڕێزمدا دەڕابعاکەم کە هات بەدەم داواکەمانەوە و زۆر بە دڵسۆزانە ئەم ئەرگەی گرتە ئەستۆی و زۆر دەستخۆشیش لە برای بەڕێزم حاجی مەریوانەکەم کە هاوکارێکی ماندوو نەناز بووە لەم خولەدا و دەستخۆشی لێەکەم دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم کە ئەم مەکینانە کە ئێستا خولەکەیان تیابینیوە ئەم مەکینانش بە هەدیایە بە هەر یەک لەم خوشکانە کە لەم خولە بەشدار بوون و دەستخۆشییان لێەکەم بە داواکارم کە ئەم جۆرە خولانە زیاتر ببێ بەردەوامیە بێ بۆی کۆمەڵی خوشکی زۆر کە سوودمەند ببن ببێتە بژێویەکی ژیانی خۆیان و دەستخۆشیتان لێەکەم و خی گەورە پاداشتان باتەوە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم کە هەڵساوە بە خولێکی خەیاتی بۆ ئەم مناڵە بێباوکانە زۆر دەستخۆشییان لێ دەکەم و زۆر سپاسیانەکەم هیوادارم نمونەیان هەر زیاد بێ و ئیشەڵا نمونەیان زیادکە لەخوای گەورە بە زیابێ ئیشەکەمان زۆر بە جوانی بەڕێوە دەڕوا و زۆر باشیشن خوشکان زۆر دەستخۆشی لە ئەنجومەنی عربەت دەکەم کۆمەڵی ئیسلامی کە یارمەتی یاوین و زۆر هاوکارمان بووە بە تایبەتی کاگمەریوان زۆر یارمەتی یاوی دەستخۆشی گەرمی لێ دەکەم و بەدەممان و زۆر هاتووە دەستخۆشی لەم خوشکانش دەکەم ئەلحەمدولیلا زۆر باشن فێری هەموو شتێکم کردوون وەکو مەکسی جلی کوردی کەوا کراس قات و بیجامە لەگەڵ کلۆشێکی خڕ بۆ جلی دەرەوە فێری ئەمانەم کردوون ئەلحەمدولیلا زۆر باشن سەرەتا ڕۆژانە بڕین بوو ڕۆژی دوایین دوورین بوو ڕۆژێ پێم دەبڕین ڕۆژێ پێم دەدورین ئەلحەمدولیلا زۆربیان هەر زۆر باشن هەیان بوو هەر نی دەزانیمە قەسای بگرێ بە دەستیوە ئێستا ئەلحەمدولیلا هەر زۆر باشە
کراسی کوردی کەوا ماکسی لەگەڵ عەزی و بیجامە مەکسی مناڵان جلی دەرۆ ئەو کلۆشە خڕە ئەوەشم فێر کردوون تمە بۆ جلی دەرۆ بەکاری بێنن بە خۆتان هەیان بوو باش بوون فێرە بوون هەیشیان بوو تۆزێ بەلایەن و قۆرز بوو الحەمدولیلا زۆر باشن زۆر دەستخۆشین لە بەخشین دەکەم کە ئەم هەلەی ڕەخسانووە بۆ ئەم خوشکانە کە بۆ مناڵی بێباوکانە زۆر دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم هەر نمونەیان زیاتر بێ و هەلی ئاوایان بۆ ڕەخسا بێت زۆر سپاسیانەکەم زۆر سپاسی بەخشین دەکەم بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 25 بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی بەخشندە و میرەبان بەخێراتنی لیژنەی بەرنامەی بەخشینەکەین بۆ سنوورەکەمان سنووری نووسنگەی عەربەت ئێمە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ئاگادار کراین کە هەستین بەکردنەوەی خولێکی دوورمان لە سنوورەکەمانە بۆ خوشکانی سەرپرشتاری مناڵانی بێباوک لە سنوورەکەمان و ئێمە زۆر سپاسی لقی خوشکانەکەین لێرە کە هەستان بە ناو نووسینکردنی ئەو خوشکانە و کە ژمارەیان 21 خوشک بۆ بەشداریان کردو لەم خولەیە ئێستا لە خولەکە فێری دوورمان بوون و فێری بڕین و قیاسات بوون و ئەوەش نمونونەکانە کە لە بەرچاوی خۆتانەی بینن شتەکانیان دووریوە و سپاسی ئەنجومەنی عەربەتەکەین کە هەستاوە بە دابینکردنی شوێنەکە بۆمان و سپاسی خێرخوازانەکەین کە هەردەم بەردەوام بوون لە کۆمەکیەکانیان بۆ بەرنامەی خێرخوازی بەخشین و بتوانن کۆمەکیەکانیان زیاتر بەردەوام بێت تا بەخشینیش بەردەوام بێت و سپاسی خوشکە ڕابعاکەین کە هەستا بەسەر پەرشتیکردنی ئەم خولە وتنەوەی وانەکان کەوانەکان ڕۆژانە کاتژمێرێک تا کاتژمێرونیەکی خایاندووە و ماوەکەی 12 ڕۆژ بەردەوام بووە و لە کۆتاییشا ئێمە وەکو دیاریەک بۆ ئەو خوشکە بەڕێزانەی کە بەشداری ئەم خولەیان کردو سپاسیانەکەین کە پابەند بوون بە هاتنیان بۆ کاتەکان لە وتنەوەی خولەکەیە و مەکینەکانیشان بە دیارینێ وەکو دیاریەک بۆ خۆیان بتوانن دوایی بژێوی خۆیان و مناڵەکانیانی پێدابینکەن ئایندەیەکی گەشت بۆ خۆیان و مناڵەکانیان دابینکەن. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان شتێک بوو لە خەرواری خزمەتی دەستگای بەخشینی خێرخوازی خۆشەویستان ئێمە هەمیشە لە دەستگای بەخشینی خێرخوازی لە خزمەتی ئەو کەسانین کە پێداویستەکانیان بە ئێمە پڕ بێتەوە لە خزمەتی منداڵانی بێباوکان لە خزمەتی نەخۆشەکانین کە ئێمە دەنگیان بگەینە ئێوەی خێرخواز و خۆشەویستان هەمیشە ئێمە لە بەرنامەی بەخشین و لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە ئەڵێن ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوەی خێرخواز و دڵاوە هەمیشە دوای خوای پەروەردگار پشتیوانی ئەم بەرنامەیە و ئەم دەستگای بەخشینە بوون بۆ ئەوەی کە هەموو پرۆژەکانی سەرکەوتوو دەبێت لە کۆتاییشدا دەڵێن سوپاسدانەکەین کە تا ئەم کاتە و تا ئێستا دەستان بە بەخشینەوە بووە و بەخشیوتانە کۆتاشتمان ئەوەیە ئەڵێن ئێوەی خۆشەویست ببەخشن بۆ ئەوەی ئێمەش لە خزمەت دابین و تاکو بەخشین بەردەوام بێت